ئێوارتان باش بینرانی بەڕێز جارێکی تر بەخێر بێنەوە لەگەڵ میوانە بەڕێزەکانمان پرۆگرامێکی نوێی ئەو دووسنوور گفتوگۆکەی یەکێک لە بابەتە گەرم و گوڕەکان کە هەمیشە نیشانەی پێشکەوتن گەشە سەندن و بەرەو پێشچوونی کۆمەڵگە جیاوازەکانی دنیاە بریتە لە توێژینەوە. هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە 10 ساڵی ڕابردووە لە ساڵی 2015 بۆ 2025 قۆناغێکی زۆر جیاوازی لە بەرەو پێشچوونی ژمارەی توێژینەوەکانی بڕیوە. ئێستا هەموو زانکۆکانی کوردستان هەموو مامۆستایانی زانکۆکان لە کوردستان بە تایبەت و هەروەها زانکۆ حکومیەکان مەرجێکی سەرەکیە بۆ مامۆستایانی زانکۆ کە پێویستە توێژینەوەی بڵاوکراوەیان هەبێت. ئەمە ڕەنگە سەرتایەک بێت بۆ چوونە ناو بابەتێکی زۆر گرنگەوە کە ئایا توێژینەوە لای ئێمە کاتێک کە نەبوو هێنامان ئێستا کردومانە بە کللتور، بەڵام کاتی ئەوە نەهاتووە ئیترواز لەم کللتورە بێنین و ژمارەیەکی فراوانتر بچینە ناو قوڵایەوەی کە ئایا کواڵەتی و چۆنایەتی توێژینەوەکان گرنگە. بە دیاریکراوی لە بابەتی ئەو دیوسنووری ئەمڕۆ باز لە توێژینەوە کوردستانیەکانەکەین کە توێژەرەندون کوردستانیەکان توێژەرانی زانکۆکانی کوردستان توانیویانن لە جۆرناڵ دۆڵتەکانە بڵاویکەنەوە. چاوێکە خینە سەر ئاست ئامار داتاکان کە پێمانەڵێن ئێستا دۆخی توێژینەوە کوردستانیەکان لە جۆرناڵ نێودۆڵتەکانە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتە جیاوازەکانی دنیاە چۆنە. ئەمە پێوەرە سەرکیەکەیە کە ئێستا لە زۆربەی پێوەرە جیهانیەکانە پێمانڵێن کە ئاستی زانکۆکانمان چۆنە، ئاستی توێژەرەکانمان چۆنە. ئەم بابەتە بابەتێکی گەرم و گوڕی ئەمڕۆ بێت گفتوگۆ لەگەڵ دوو میوانی زۆر بەڕێزەکەم کاکتۆر سادات زۆر بەخێر بێی مامۆستاوە توێژەری نێودۆڵەتی، هەروەها زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر بەختیار سەجادی لەگەڵمانە بێت توێژەر و مامۆستا و پسپۆری توێژینەوە ناسی. زۆر بەخێر بن هەردووتان کاکتۆر سادات، خۆشحاڵم. زۆر سپاس خۆشحاڵتری. ئەگەر بەوەچین ناوابەتەکەەوە ئێستا دۆخی توێژینەوە کوردستانیەکان لە جۆرناڵ دۆتەکانە چۆنە بینین؟ ینی هیچ ئینێکمان هەیە وێنەیەکمان هەیە کە پێمان بڵێ کە ئەم دۆخە چۆنە لە ئێستاە؟ پێشەکی من زۆر سوپاسی بەڕێستانەکە وە سڵاو ڕێزی تایبەتم بۆ بینەرانی کەناڵی کورسات هەیە و بەڕاستی قسەکردن لەسەر توێژینەوە لە کەناڵی کورساتەوە من بە بەرهەمێکی گەوری ئەزانم و دڵنیام لەوەی کە ئێوە لە پاڵ بابەتەکانی ترا ئەتانەوێت ئەم بابەتەش زیاتر بەرەوە پێشەوە بەرن. لەبەرەوە من دەست خۆشتان لێکم و سوپاسانەکە بەڕاستی. لە ڕاستیا توێژەری کورد یا لە کوردستانە توێژەر و توێژینەوە لە کوردستان وەکو ئەگەر بکرێت من ئەو گرافێکم هەڵڕێنمانەکەر شێری بکەین بۆ ئەوەی بە گرافیکەی کە هەیە بێ زەحمەت لەبەرەوە کاتێککە تۆ ئێمە بەردەوام پیشانمان دەست خۆش بێت ئێمە بەردەوام وەکو توێژەری وەکو ڕسێرچەر لە ئەم وڵاتە کە قساکەین ئەبێت ئەو بابەتانی کە باسییانەکەی زیاتر پشت بە داتا بەسرێت چونکە لە ڕێگەی داتا تۆ ئەتوانیت بەڵێ وێنە گشتەکە ئەوەیە کە ئێمە قۆناغی توێژینەوە لە کوردستان ئەتوانی بکرێت بە دوو قۆناغی سەرەکیەوە. یەکەمیان ئەوەیە کە پێش ساڵی 2010 و دوای 2010 لە ڕاستیا لە دوای 2010ەوە ئێمە ئەتوانین بڵین توێژەری کورد و زانکۆکانی کوردستان توانیویانە پێگەی خۆیان لە ناو یا جێگەی خۆیان لە ناو توێژەرە جیهانیەکانە بسەلمێنن و توانیوانە کاریگەریان لەسەر ڕەوتی توێژینەوەی جیهانی هەبێت بە پێی ئەو توانە و کەفاایی کە لە کوردستانە هەیە. لەوە چێت بەڕێزت ئەو پرسیارە بکەی بۆچی لە دوای 2010 و بۆچی لە پێش 2010 نەبێ. ئێمە لە توێژینەوە چەند بنەمایەکی سەرەکیمان هەیە کە وەکو ئەساس و بنەمای توێژینەوە دائەندرێ. یەکەمیان بریتیە لە توانامڕوویەکان. توانامڕوویەکان گەورەترین کاریگەریان هەیە لەسەر ئاراستەکردنی توێژینەوە لەسەر ڕەوتی توێژینەوە و دووهەمیان بریتیە لە بیرکردنەوە و سیاسەتی زانکۆکان و ناوەندە ئەکادیمیەکان بۆ توێژینەوە. سێهەمیان بریتیە لە هەبوونی بڕی پارەی دابینکراو بۆ توێژینەوە لە وڵاتەکە یان لەلایەنی موسسە ئەکادیمیەکانی جیهانەوە. دیارە ئەم سێ پێوەرە زۆر گرنگن و هیچ توێژەرێک لە دنیا ناتوانێت هەنگاوی سەرکەوتوو بنێ بەبێ ئەوەی دەستەبەری ئەم سێ پێوەرەی کردێت. لەبەرەوە
ئێمە کاتێککە باسی دوای ساڵی 2010 ئەکەین ئەبێ بیلەوە بکەینەوە کە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی وەزارەتی خوێندنی باڵا لە دوای 2010 کرانەوەیەکی تەواوی هەبوو بە ڕووی تێکەڵکردن و کرانەوەی زانکۆکان و وەزارەتی خوێندنی باڵا و ناوەندە ئەکادیمیەکانی کوردستان بەکوێ بە ناوەندە ئەکادیمیەکانی جیهان و ئەمە بووە هۆکاری ئەوەی کە توێژەرانی کورد دەستیان بگا بە زانکۆ باشەکانی جیهان و توێژەرانی کورد توێژەرە باشەکانی جیهان بناسن لە ڕێگەی ئەمەوە کاریگەریەکەی ئەوە بووکەوە توێژینەوەکانمان بە نزیکەی لە 1970 بۆ 85 ئەکەوێتە دوای ئەو فترەیە بە نسبەیەکی وەها ئەگە سەیری پێشووتر بکەی لەبەر ئەوەی کرانەوەکە کەمتر بووە و بایەخدان بە توێژینەوەش لەسەر ئاستی جیهانی زانکۆ ئەهلیەکانی ژمە فراوانبوونی ئەو توانامرۆی کە بەڕێزت باست کرد تا ڕادێکی زۆر کاریگەری هەبوو لەسەرەوەی کە وێنەکە بە شێوازێکی تر دەرکەوێت و ژمارەی توێژەکان زیاتر بوون پێشتر ئەگەر دقیق بێت داتاکە ساڵی 2015 داتایەک بڵاوکراوی لایەن وەزارەتی خوێندنی باڵاوە کە 7000 مامۆستای زانکۆ هەبوون ئەو کاتە بە هەر 7000 مامۆستایەکەوە ژمارەیەکی دیاریکراویان هەبوو کە ئاستێکی دڵخۆشکەران نەبوون بەڵام دواتر ئەم ژمارەیە زۆر فراوان بوو ئێستا دەیان هزار توێژینەوەی بڵاوکراوەمان هەیە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە و ئەمە تا ڕادێکی زۆر وێنەکەمان بۆ خاتە ڕوو کاک دکتۆر بەختیار ئەم کاتت باش جارێکی تر زۆر بەخێر بی خۆشحاڵین کە لەگەڵتین لە میوانە خۆشەویستەکان ئێمە بەکاسەکەمان باسی توێژینەوە کوردستانەکان لە جۆرناڵەکانی لە جۆرناڵ نێودوڵەتەکانە جەنابەت کتێبێکت لەسەر ئەم بابەتە بڵاو کردووەتەوە بە ناوی نوانە سازی و پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە ئێستا دۆخی توێژینەوە لە جیهانی دەرەوەیە چۆنە توێژینەوە کوردستانەکان توێژینەوە کوردیەکان ئەگەر وێنەیەکمان بۆ بخەیتە ڕوێزە ئەوەی ڕاستی بێ ئەم بابەتە خۆی بابەتێکی تازەیە نەکەمت بە نسبەت کورد و کوردستانەوە خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە نسبەت وڵاتە عەرەبیەکانیشەوە بە نسبەت ئێرانەوە بە نسبەت تەنانەت تورکیاشەوە لە بەرۆکە گۆڕانکاریی گۆرە ڕووی داوە لە پێناسەی توێژینەوە چۆنێتی توێژینەوە و وەکو زانستی گراتوە و ئەمە هەمومان بە شێو لە شێوەکان تازە بابەتین کاڵێم هەمومان هەستم هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە نسبەت ئەم باسەوە و بۆ نمونە ئێستا وەکو زانستی گراتوە و ئەو زانستە کۆمەڵی ناوی هەیە جۆرناڵۆجی کە لە کوردیاکرێ بە گۆڤارناسی لەوانە ئەم وشەیە یەکەم جار ئێستا هەر کەسێک کە ناویتە سەر هەر وشەی گۆڤارناسی بە زمانی کوردی یان وشەی بڵێن ئەکادمیک پابلیشینگ بەڵام بڵاوکردنەوەی ئەکادمی یان بڵێن ئەو بوارەکە پێڵێن سایتۆمێتریکس کە بە کوردی ئێمە کردومانە بە زانست پێوی ئەوەیە کە لە فارسەکان پێڵن دانشسەنجی یا عیلمسەنجی هەر خۆی هەوڵدان بوو بە کوردیکردنی ئەم مستەلەحاتانە ئەوەی پیشان ئەم بوارەکە تازەیە ئەوەی ڕاستی بێ کە پێشتر لەم ڕۆوە دۆخەکە بەگشتی زۆر خراپ بوو ئەمەش تاوە ئاستەی کە ژمارەی ئەو توێژینەوانەی کە بەرهەم هێنراوی دەستی توێژەرانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئامادەبوونێکی زۆر لاوازیان هەبوو لە ناوەندە جیهانیەکانی تایبەت بەم بوارە ئەو ناوەندە جیهانیش مەبەستمان بەگشتی دوو ناوەندن بەشێکیان ناوەندەکانی نوانە سازی نوانە سازی واتە ئەو ناوەندەی کە توێژینەوەت بۆ نوانە واتە ئەی نوێنێت وەکو ناوەندەی بۆ ئیندەکسینگ هەفتی وشەکەش تازەوەی ئەمەش داماناوە و بە ڕاویش لەگەڵ برادران و پسپۆڕانی زمان و ینی مەبەستم ئەوەیە کە بەشی دومی ناوەندەکانی پێڵێن سایتیشن ئەنالیسیس واتە شیکاری بۆ ئاماژەکان شیکاری بۆ نیشانەکان ئایا ئەم توێژنەوەی چەند جار لەلایەن توێژەرانی تری دنیاوە ئاماژێ پێدراوە و نیشانە کراوە و تۆمار کراوە دانراوە حسێب کراوە و پێوراوە بە کورتی و بە پوختی ئەو ڕۆکە بڵین کە گرنگترین پێوەر گرنگترین نیشانە و هاوکات سەختترین ئیش لەم ڕۆوە ئەوەیە کە ئەو شوێنە کە ئیشە زانستیەکە ئەکات ئەو شوێنە کە توێژینەوەکە ئێستا گۆڤارەکەیە زانکۆکەیە کۆلیجەکەیە کۆنفرانسێکە سەمینارێکە ئایا گەلۆ ئەم توێژینەوەیە لەلایەن ناوەندێکی دانپێدانراوی نێودەوڵەتیەوە پەسەند ئەکرێ نوانە ئەکرێ نیشانەکانی هەڵ ئەسەنگێندرێ ئەگەر وەڵامەکە ئەرێ بێ کەواتە چوویتە ناو ڕەوت و کاروانی جیهانی بەرەمهێنانی زانستەوە ئەلە وەڵامەکە نەبێ واتە ئامادەبوون زۆر لاوازە
بەڵام خۆشبەختانە لەم ساڵانە دوای کۆمەڵی پێشکەوتن ئەبینین نەکرد بە نسبەت کوردستانەوە لە وڵاتانی تریشەوە کۆمەڵی پێشکەوتن ئەبینین کە ئێستا تۆزێ باشترە ئێگەر ئێمە ئێستا دین ئامارەکان داتاکان براورد دەکەین ئەبینین کە بۆ نمونە وەکو توێژینەوەی کوردستانی واتە ئەو توێژینەوەیە کە لە کوردستان بەرەم هاتووە یان توێژینەکەی خۆی بۆ کوردستانی ئەناسێنێ لەنجێ وەکو ناونیشانی خۆی ئەگەر بین سێرچێ بکەین بین لە ناوەندا گرنگە جیهانیەکانە بڵین تا ماوەیەک لەمەوبەر تا 25 ساڵ تا چارەکە سەدەیەک لەمەوبەر ئەو ژمارەیە هێندە کەمە ژمارەکە هێندە کەمە کە لە ژمارەی قامکەکانی دەست تێناپەڕێ واتە ژمارەیەکی زۆر کەمی توێژەرمان هەبووە کە توێژینەوەکانیان توانیویانە بچنە ئەو خانەیەوە بچنە ئەو شوێنەوە بەڵام ئێستا بینین کە خۆشبەختانە گەشەی سندووە هەرچەند ئەم گەشەیش کە کراوە ئەم بەرەو پێش بەچوونەکە ئێمە ئەیبینین هەرچەند دڵخۆشکەرە من خۆشم بە قەناعەتی خۆم گەشتبینم بەڵام ئەوەش بڵین هاوکاتکە ڕەوتەکە هێواشە هێمنە و ڕوبەڕووی گەلێک ئاستەنگ و کۆس ئەبێتەوە و هیوادارین کە بەرەو پێشبوونی پێشەوە چوونی زیاتر بەخۆیە ببینێت زۆر باش دکتۆر بەختیار دێم وڵات کاکتۆر سادات هەوڕیان ئەگەر ئەو داتایە ئامادە بێت گیان زۆر باشە ئێستا وردووردا ئامادە بێت تا گرافیکەکە ئامادە بێت کاکتۆر سادات باسی لە پێشەکەیە باسێکم کرد ئێمە لە ڕووی ژمارەوە تقریبان هەردوودا وابزانم هاوڕاین لەسەرەوەی کە ژمارەکە تا ڕادێک جێگی دڵخۆشیە بەڵام ئەوەی کە ئێستا ئیتر ئەگەر ئێمە ناوی بنین دەیەی بە کللتورکردنی توێژینەوە لە کوردستانە خەریکە ئیتر کۆتایی هات ئەوە لە 2025 خەریکە کۆتایی دێت و ئەگەر دە ساڵی دیاریکراوی پێ بدەین بۆی کە توێژینەوە لە کوردستانە بوو بە کللتور ئێستا کللتورە لەمەولا ئیتر ئەبێ ئیژە سەر کواڵتێکە بکرێت بەرزکردنەوەی ئاسی توێژینەوە بزانم ئەمە لە وەزارەتیش خەریکە ئیتر ڕێگەی بۆ بکرێتەوە بۆ نمونەگەر جۆرناڵێک ئیندێکس ئەوەی کە دکتۆر بەختیاڵێ نوانە کرابێ لە سکۆپەس یان وێب ئۆف ساینس ئیتر دواتر پێویستی بەوە نیە هەڵسەنگانی ناوخۆی بۆ بکرێتەوە ئەمە هەنگاوێکی زۆر باشە لەو ڕۆوە ڕای بەڕێزت لە ڕاستیە بابەتی ئەوەی کە بۆن مرە تۆ توێژینەوەیەک یا بۆن مرە سیاسەتی توێژینەوەکردن یا بوون بە کەلتوری توێژینەوەکردن لەسەر چی بنەمایەکە بێت ئەبێت تۆ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەموو توێژینەوەیە کە تۆ وەکو کاکتۆر باسی کرد کە تۆ ئەنجامی ئەدەی ئەبێ کاریگەریەکانی لەسەر ئاسی نێودەوڵەتی دەرکەوتبی ئێمە لە ئەگەر بۆنبوون ئەگەر هەر ببوورە بۆی کە سەیری ئەم داتایە بکەین لە ڕاستیە ئامادە بێت تا هەوڕێن دەست خۆش بێت ئێمە کاتێککە باسی توێژینەوە کوڵەتی توێژینەوە ئەکەین هەموو توێژینەوەیەک کاتێک بە ناو پێوەری زانستەکان تێ ئەپەڕێت ئەبێت چی بێت ئەبێت لە ڕووی داتا لە ڕووی کوڵەتی لە ڕووی بۆنمونە ئەپرۆچ و ڕێگەکانی توێژینەوەکە کە پێی کراوە و وردی لە کاری زانستیەکەی هەڵسەنگاندنی بۆ کرد بە خۆشحاڵی و ئەگەسێری ئەم گرافە بکەین ئێمە وەکو باسم کرد لە ساڵی 1970ەوە ئێمە یەک توێژینەوەمان هەبووە کە توێژەرێکی زانکۆی سلێمانی ئەنجامی داوە و دوایەوە لە 2004 کاتێک کە سکۆپەس ئیندێکسینگ دائەنرێت ئەبینی لە ئەو توێژینەوەی ئەچێتە کوێ ئەچێتە ناو ئیندێکسی توێژینەوەکانی جیهانەوە بەڵام ئەگە سەیری بکەی بە شێوەیەکی گشتی لە ساڵی 1970 لە 10 ساڵ ینی لە ساڵی 1970 بۆ ساڵی 1970 ئێمە تەنها 22 توێژینەوەمان هەبووە کە توانیوێتی بگاتە ئاسی توێژینەوە جیهانیەکان لە ساڵی 1980 بۆ 1990 ئەگە سیر بکەی 85 توێژینەوەی پاشان لە ساڵی 1990 بەهۆی ئەو ئەزمە اقتصادیە و بەهۆی ئەو کێشانەی کە لە کوردستان شەڕ بۆ ئەو کێشانەی کە دروست کۆڕە و توێژینەوەکان دابەزیون بۆ ژمارەیان بۆ 25 توێژینەوە لە ساڵی بۆمە لە ساڵی 2000 ئەگە سەیری بکەی گەیشتووەتە 231 لە 2010 ئێمە تەنها 4609 توێژینەوەمان هەبوو بەڵام ئەگە سیر بکەیت لە ساڵی 2020 تا ئێمە شتێکمان هەیە لە بواری بەرابەر دەست خۆش لە بواری توێژینەوە یا لە هەر بوارێکە هەیە پێوتێ سپایک ئەگە سەیری بکەی ئێمە لە 2020 تەفرەمان کردووە سپایکێکمان کردووە ئەبینیت ژمارەی توێژینەوەکانمان گەشتونەتە نزیکەی بەڵێ نزیکەی 18,000 توێژینەوە وەکو باسم کرد لە پێشووترا بۆچی بەم ئاراستە ڕۆشتووە لەبەر ئەوەی کواڵەتی توێژەرەکانمان کواڵەتی توێژینەکانمان بۆ لە بەرنامەی تواناسازی لەو پرۆگرامانی کە لە عێراق کرانەوە هەندێک لە سەرمایهدارەکان
هەنێک لە توێژەرانی کوردیان ناردە دەرەوە بۆ زانکۆکانی جیهان ئەمە وەهای کرد کە چی بێتەوە کە کرانەوەیەک بەڕووی توێژینەوە ڕوو بدات و عقلێتی کرد ئەنجامدانی توێژینەوە لە کوردستان گۆڕانکاری ئەم داتایان وەزم باسی 2025 حەزەکەی دواتر دێمە سەر ئەمان وەرتر باسی ئەمان بۆ بکە زۆر کاگە دکتۆر بەختیار باسەکەمان لەوە دێتەوە ئێمە لە کوردستان بە شێوازی گشتی ژمارەی توێژینەوە تا ئێستا لە ئاستێکی دڵخۆشکەردایە ئەگەر باس لەمە بکەین کە ئەم کواڵەتیە هەم بۆ جۆرناڵەکان و هەم بۆ توێژینەوەکان چۆن بتوانێت یان با بڵین چۆن لی تێ بگەین کە ئایا لە ئاستی دۆڵتیا لە چه ئاستێکدایە ئێستا داتایەک هەیە لەسەر شاشەکانی کوردسات کاگە دکتۆر سادات باسی کرد لە ساڵی 2020 تا ئێمە بە دیاریکراوی نزیکەی 18,000 توێژنەوەی کوردستانیمان هەیە کە لە جۆرناڵەکان بڵاو کراوەتەوە لە سکۆپەس ئیندێکس کراوە یان نوانە سازی کراوە کللتوری توێژینەوە لە ئێستاە چۆن بتوانین وای لێ بکەین کە ئیتر گرنگی بە کواڵەتی جۆرناڵەکانیش بدەین بێگومان ئەم باس و خواسە کاری تاکە کەس نییە بەی شێوە لە شێوەکان ئەمە کاری دامەزراوەیە کاڵین دامەزراوەی لێرەدا بە دیاریکراوی مەبەستمان وەزارەتی خوێندنەی باڵ توێژینەوەی زانستیە یان ئەکرێ بڵین مەبەستمان زانکۆیەکی گەورەیە یان ئەنستیتوتێکی گەورەی سەر بە زانکۆیەک ئەمە پێویستی بە بڕینی چەندین قۆناغ هەیە یەک لەوانە ئەوەیە کە پێویستە ئەو گۆڤارە ئاکادمیانەی لە باشوور لە هەرێمی کوردستان دەرەچن ئەمانە هەمویان دیارە کۆکراونەتەوە لە ژێر چەترێکا بە ناوی پۆرتاڵی گۆڤار ئاکادمیەکانی وەزارەتی خوێندنی باڵا پاش ئەو هەموو قسە و باس و دانیشتن و سمینار و چونکە دیارە ئێمە ماوەی تازەش دەستمان پێ کردووە 6 ساڵێکە دەستمان بەم کارە کردووە من خۆم لەگەڵ بەرپرسانی فەرمانگەی توێژینەوە و پەرپێدانی وەزارەتی خوێندنی باڵا لە 3-4 کابینەی جیاجیا لە ساڵین ڕابردووە چەندین دانیشتنم هەبووە تا هاتە سەرەوەی کە هەمویان لەژێر چەتێکا کۆ بکرێنەوە و هەڵسەنگاندنیان بۆ بکرێن یەکەم ڕەخنە کە بیگرین ئەوەیە کە ئێستا هیچ لایەنێک هیچ زانکۆیەک هیچ دەستەیەک هەڵسەنگاندن بۆ ئەو گۆڤارە ئاکادمیانە ناکە ئەبێ هەڵسەنگاندنیان بۆ بکرێت ئەبێ ڕیزبەندی بکرێت ئەبێ هەموو ساڵێک ئەمە دووارە بکرێتەوە و ئەبێ بە پێی داتاکان ئەمانە خانە جیا بکرێنەوە و هەنێکیان پێشەکەون هەنێکیان لەوانە بڵین ئەو ئاستە پێویستە تۆمار نەکەن ئەمە وەکو هەنگاوی دووەم ئەوەیە کە من ناوم ناوەتە نەشتەرگەریە گەورەکە مەبەستم لە نەشتەرگەریە گەورەکە چییە مەبەستم ئەوەیە کە ئیتر ئێستا ئیمڕۆژە لە دنیا گۆڤارمان نییە بە ناوی گۆڤاری زانکۆی بڵین ئۆکسفۆرد گۆڤاری زانکۆی هاروارد کەچی ئەبینێن بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستان ئەڵین گۆڤاری زانکۆی سەلاحەدین گۆڤاری زانکۆی گۆڤاری زانکۆی سلێمانی ئەبێ بە پێ بوارێت پاش ماوەیەک کرا بە گۆڤاری کۆلیژەکان گۆڤاری کۆلیژی زانست مرۆیەکانی زانکۆی بڵین فڵانە زانکۆ ئێستا بە پێی بەش ئەبێ بکرێت چونکی ئەوەندەی من بزانم هیچ ناوەندێکی پێدانراوی نێودەوڵەتی تایبەتمەندی ئەم بوارە دان بەو گۆڤارە نانێکە گۆڤاری گشتی بۆ نمونە کەڵین گۆڤاری زانکۆی کۆیە کەڵین گۆڤاری زانکۆی بۆ نمونە چەرم و گۆڤاری زانکۆی سۆران لەو گۆڤارە هاوکات کە توێژینەوە سەبارەت بە فیزیا و ماتماتیک و بیرکاری دانراوە لە هەمان گۆڤارە توێژین سەبارەت بە پزیشکی توێژینەوە سەبارەت بە زانست مرۆڤایەتیەکان دانراوە خۆشبەختانە زانکۆکانی هەرێم هەنگاوی هاتنە پێشەوە ئێستا لە هەندێک زانکۆ لە هەرێمە کردوێنە گۆڤاری ئەی و گۆڤاری بۆ نمەڵی گۆڤاری ئەی تایبەتمەندە بە زانستە پراکتیکی و کارپێکراوەکان گۆڤاری بی بۆ زانست مرۆڤایەتی یعنی ئەمە ئەبێ ئەم گۆڕانکاری گۆڕێ بکرێت کە ئەبێ گۆڤار تایبەت بێ بە بوارێکی زانستی چونکە کەڵی تایبەت بە زانکۆ دیارە زانکۆ دەیان بەشی تایە دەیان بواری زانستی تایە کەواتە ئەمە ئەو شتەیە کە وتمان ناوانەوەتە نەشتەرگەری ئەمەش هەنگاوی ترە هەنگاوی سێم و دوهەمین هەنگاو تەبەن ئەمە باسی زۆر تێر و تەسەدە وەکوڵێن ئەم هەویر ئاوی زۆرە بە بەڵام بە پوختی و بە کورتی باسیبی هەنگاوی سێم ئەوەیە کە هەوڵدانە بۆ دەستەبەرکردنی کۆمەڵی نوانە کە ئەو نوانە نێودەوڵەتیانە یا ئەو ئیندێکسانە هەندێکیان سادە و سانکە ئەکرێ بە پرۆسەیەکی 3 مانگ 6 مانگ ساڵێک دەستەبەر بکەن بەڵام هەندێکیان زۆر زەحمەتن ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستان دەوروبەری 50 گۆڤاری ئاکادمی دەرەچێت ئێستا دەوانێت 48 بێ چلو نەبڵین 50 گۆڤار ئەم 50 گۆڤارە ئاکادمیە خۆشبەختانە بۆ پەڕی خۆشحاڵیەوە 3 دانیان توانیانە ئیندێکسی نێودەوڵەتی ئەوروپی وەربگرن
ئەمەش زۆرجێکی خۆشحاڵیە بەڵام کێشەکەیەکە ئەوە زۆربەیە بێت چوحە و گۆڤار ئەوان خاوەنی ئیندێکسنی و ئەو چوحە گۆوارەکەی تر یعنی لەو گۆڤارە زانستیانەیە کە سەر بە وەزارەتی خوێندی باڵان و لەلایەن زانکۆ حکومی و ئەهلیەکانی هەرێمی کوردستانەوە دەرەچن تەنها ژمارەیەکی کەمیان دان پێدانراون ئەمەش بەو چه مانایەکە ئەمەش بۆ مانایە کە ئەگەر توێژەرێک لەو چوحە گۆڤارەکەیتە لەو گۆڤارانەیە کە ئیندێکس نەکراون توێژنەوە بڵاوکاتەوە ئەو وڵاتە کە ئەو توێژنەوە خۆی بەەوە ئەناسێنای وڵە وڵاتێکی تر دەشوێنێت بە هیچ شێوەیەک هەژماری ناکەەوە حاڵەکانی ئەبێ بە سفر ینی ئەمە دنیا وانە کەواتە گرنگترین شت ئەوەیە کە ئێمە هەڵ بدەین زۆر باش ئیندێکسمان وەرگرت کە ئیندێکسمان بۆ گۆڤارەکە وەرگرت ئیتر پێویست ناکە لێژنەی بەرزکردنەوەی ئاستی زانکۆ مامۆستا دیستانەوە خاڵ لەسەر مادام کە تۆ ئیندێکس وەرگرت ئەمە بۆ مانایە کە تۆ چوویتە ناو ڕەوتەکەەوە چونکە کە ئیندێکس وەرەگری سایتێشن وەرەگری کە سایتێشنە وەرگرت دەوری تۆ پێگەی تۆ بە ژمارە بە هەموو داتایەک ئایفت بۆ دەرەکەوێت بۆ دەرەکەوێت هەمووی دەرە بەڵێ دێمۆلات کاکتۆر سادات ئەگەر ڕێک ئەمە بگوازمەوە ئەو کێشانە چین کە جۆرناڵە کوردستانەکان داسنەت نوێیان توانیوە بچنە ناو ئیندێکسی نەدەوڵەتیەوە بۆ نمونە ژمارەی زۆر کەممان هەیە ئەگەر ئەو داتایە تقریبا بزانم سیان یا 4 گۆڤارمان هەیە جۆرناڵمان هەیە کە ئێستا لە سکۆپەس و لە وێب ئۆف ساینس و ئەوانەیە ناویان هەیە ئەم کێشانە چین ئاڵنگارەکان چین چونکە ئێمەش لە ڕووی ژمارەوە توێژنەوەمان زۆرە بۆچی نەگەشتوێنتە ئەم ئاستە لە ڕاستی ئەگەر من زۆر ڕاشکاو بووم لەگەڵت بریتێ لە کواڵەتی کواڵەتی توێژینەوە لە ڕاستە تۆ هەر توێژنەوەی کە ئەنجامی ئەدەی ئەگەر هاتوو بە پێوەرە زانستی نێودوڵەتەکان ئەنجام درابێت بە بێشک و بە بێگومان تۆ ئەتوانیت لە ناو جۆرناڵە جیهانەکان بڵاوی بکەیتەوە زۆرینەی توێژەرەکانی ئێمە لەبەر ئەوەی بەهۆی ئەو ئەزمە اقتصادی کە هەیە بەهۆی ئەو ئەزمە لە بیرکردنەوەی لە مەجای توێژینەوە هەمانە توێژینەوەکانمان ئەوانەی بە تایبەتی کە لە نابێ بڵین هەمووی بەڵامەکو نیسبێکی زۆریان لە توێژینەوەکان لەبەر ئەوەی لە ڕووی کواڵەتیەوە لە میثۆد لە ئەپرۆچی ریسێرچەکە لە شێوازی تەحلیلاتی توێژینەوەکە لە کۆمەڵێ بوارە کێشەی هەیە لەگەڵ ئەمەشا هەندێک جار ئێمە شتێکمان هەیە پێی ئەوترێت ڕێگرە زمانەوانیەکان بۆ نمونە تۆ ممکنە توێژینەوەیکت هەبێت لە ڕووی کواڵەتیەوە زۆر باش بێ بەڵام لەبەر ئەوەی توێژەر توانای ئاراستەکردنی توێژینەوەکەی بە زمانێکی پاراو و زانستی نیە ئەو کاتە کە بۆ هەر جۆرناڵێکی جیهانی بنێرێت تووشی چێ بێت تووشی ڕفزکردن و ڕجەکتە بێ بۆ لەبەر ئەوەی هەرچەنە لە ڕووی کواڵەتی و ڕووی داتاوە بە پێستانداردا بەڵام زمانی لەبەرەوە من هەر بۆکو پشگیرێک بۆ قسەکانی کاکتۆر بەختیار زۆر جار من کە باسی گۆڤار دەکرێت خۆت ئاگاداری من زۆر جار دژی ئەوە بووم کە گۆڤار بە ناوی زانکۆ یا بە ناوی موئەسەسەوە زانکۆ هەموو گۆڤارێک لە جیهانە ئەبێت لەسەر ئەساسی ئەوەی کە پێی ئەوترێت سکۆپی جۆرناڵەکە ینی بۆ نمونە ئەی سکۆپی جۆرناڵەکە ئەو گۆڤاری کە تۆ هەتا چی بابەتێک بڵاوەکاتەوە ئیتیمان بە چی لایەنێکەدا ئەبێ ناوەکەی لەسەر ئەساسی ناوەڕۆکەکەی بێ نەک لەسەر ئاساسی ئەو زانکۆی کە دەریەکات من حەزم کرد یەکێک لە ئەو ڕێگریانە باز بکەم لە بەردەم توێژەری یا بۆن منە ئاراستەی توێژینەوە لە لانی ناوەندە ئاکادمیەکانی کوردستانەوە کە ئێمە هەمانە بەداخەوە ئێمە کێشەمان لە ئاراستی توێژینەوە هەیە ئێمە فەوزایەک هەیە لە چی لە مەجای توێژینەوە چونکە بەڕاستی ئێمە کاتێک قسە لەسەر بابەتێکە بێ نابێ هەموو جارێک بە مەدەحکردن باسی بکەین بێ باسی ئەو کێشە و کەبووکڕ و کورانە بکەین بۆ ئەوەی بتوانین لەسەر بنەمای کێشە و کەبووکەکان بتوانین چارەسەری بۆ دابدەین لە کوردستان بە شێوەیەکی گشتی و هەموو من ئەتوانم بڵێم بە نزیکەیی هەموو زانکۆکان هەموو ناوەندە ئەکادمیەکان کەوتونەتە کێشەی چیەوە ئەوەی کە ئاراستی توێژینەوەیان دیاریە ئێستا بۆ نمونە تۆ ئەگەر بچیت بۆ زانکۆیەک و زانکۆی نیوکاسڵ لەوێ سنتەری توێژینەوەکەی دابەش کراوە بە چەند ناوەندێکی توێژینەوە بۆ نمونە ناوەندێکی توێژینەوە هەیە تەنها توێژینەوەکانی لەسەر ئەندامی دەمارە ناوەند هەر لە ناو ئەو سنتەرە شوێنێکی کەت هەیە ئاراستی توێژینەوەکانی هەمووی لەسەر مایتۆکۆندریایە وەکە پێوتێ وزەماڵەکان لە ناوخانە هەیە ناوەندێکی ترت هەیە تەنها ئیتیمامەکەی لەسەر نەخۆشە گوازراوەکانە ینی کە تۆ ئەم ئاراستە لە توێژینەوە هەبوو ئەو کاتە ئەتوانیت بە ئاسانی جێگەی خۆت یا پێگەی خۆت بکەیتەوە لەکوێ لە ناوەندە جیهانیەکانە بەڵام بەداخەوە ئەوەی کە من ئەیبینم و زۆر بەمان ئەو هەڵە دووبارە ئەەکەینەوە ئەوەیە کە زۆر جار
توێژەرانی ئێمە بۆ منە خوێنکارێکی ماسەر یا خوێنکارێکی دکتۆرای هەیە ئەوەنە گرنگی بەەوە ئەدا کە پرۆپۆزڵێکی بۆ ئامادە بکات و بتوانێت پرۆپۆزڵەکە تەزبیت بێت و توێژەرەکەی ئەنجام بدا هەم ناوەندە ئەکادیمیەکانیشمان ئەوە ناکەن گرنگی بەوە نادا کە بۆ نمونە گروپێک لە توێژەرمان هەبێت ئاراستەیەکیان لە توێژینەوە هەبێت فۆکسیان لەسەر حلکردن و بابەتی مەسائلێک زۆر گرنگە بەلامەوە کە وێنەی توێژەری کورد لە دنیای دەرەوە جێکی دڵخۆشیە یان هێشتا زۆرمانماوە چکە شتێک هەیە لەم باسەیە حەزەکەم بە ورتر باسی کەم بابەتی فیک جۆرناڵ و جۆرناڵی ساختە و ئەوەی کە زۆر جار لە میدیا و لە سوۆسیال میدیا و وەکو هەڕەشەیەک لەسەر توێژەری کورد باسەکرێ بەتابەت لە دنیای دەرەوەیە ینی توێژی زۆرمان هەیە توێژنەوەی باشی بڵاو کردوێتەوە لە جۆرناڵێکی نێودەوڵەتی بەڵام جوایتر جۆرناڵەکە دەرکەوتووە کامە جۆرناڵێکی ساختەیە ئەمە بۆ کتە جۆرێک لە بێزاری ناومێدکردن بۆ توێژەرانی کوردستان لە ڕاستی بابەتی کەوتنە داوی ئەو جۆرناڵانەی کەوا پیان ئەوترێت ئەوانەی بە دوای نێچیرە ئەگەڕێن ئەوە بابەتێکە لە هەموو جیهان و هەموو توێژەرێکی جیهانیش دەتوانێت بکەوێتە ناو ئەو ینی هەڵەیەوە ئەکرێت توێژینەوەکەی لە گۆڤارێک بڵاو بکاتەوە کە دوجار لەو ئەو گۆڤارە لە بەپێی پێوەرە جیهانەکان نەبێت تەنها ئامانجان بریتی بێ لە ڕاکێشانەوەی پارە لە چی لە توێژەرەکانمان ئێمە لە کوردستان بە خۆشحاڵیەوە حەزەکەی کاکتۆر پێشەوەی باسی ئەو ئەگەر تۆزێک لەسەر ئەم داتایش دەست بکەینم داتا تازەیە زۆر باش حاضر بووە داتی 2025 باێ ئەم داتایە لەسەر هەموو ئەو توێژینەوانەیە کە لە ناوەندە ئەکادیمیەکانی کوردستانی خۆمان ئەنجام دراون بەڵام ئەگەر تۆ سیر بکەی من حەزەکەم بۆچی گرنگ بوو ئەم داتایە لەگەڵ ئێوە شیر بکەم لە ڕاستیە ئێمە ئەگە سەیری ئەو بابەتانە بدەیت کە بکەی کە ئێمە لە کوردستانە توێژینەوەمان لەسەر کردووە بۆ هەرێمی کوردستان ئەبوو ئەوەی کە پێوتێت ترند ینی ئەوەی کە ئاراسی توێژینەوە کە هەمانە ژمای توێژینەوە هەمانە من بۆچوونی من وەها بوو پێشەوەی ئەم داتا بینم کە زۆرترین توێژینەوەمان لە مەجای کشتتوکاڵ هەبووای بەڵام ئەگە تۆ سیر بکەی کشتتوکاڵ کەوتۆتە خوارەوەی ئەو ینی کەمترین توێژینەوەی لەسەر هەیە بچووکە بۆ ئەمە گرنگە من حەزەکەم فۆکەسی لەسەر بکەم لەبەر ئەوەی تۆ وڵاتەکەت وڵاتێکی کشتتوکاڵیە کە وڵاتێکی کشتتوکاڵی بێت ئەبێت ئاراسی توێژینەوەکانی زۆرینەیەکیان لەسەر کەتی کشتتوکاڵ ڕاست یعنی ئەبوو ئێمە زۆرترین داتا و زۆرترین توێژینەوەمان لەسەر کشتتوکاڵ بەڵێ ینی بۆ لەبەر ئەوەی تۆ لەو مەجالانە تۆ ئەتوانی گەشە بە خۆت بتێ ئەمە ڕخنە نییە بۆ وەڵامی داواکاری خەڵک پێویستی کۆمەڵگە و ئابووری وڵاتەکە ئەگەر تۆ بۆ نمونە سیر بکەی لە مەجای ئەندازیاریە زۆرترین توێژینەوەمان هەبووە بەڵام وەرە بۆ مەجای مێدیسن لە مەجای طوبیە لە مەجای پزیشکیە ئەبینیت توێژینەوەکانمە بەپێی پێویست نییە بەڵام ژمارەیەکی توێژەری زۆر باشمان هەیە لە مەجای پزیشکیا ئیش ئەەکەن لە کۆمپیوتەر ئاستەکە زۆر بەرزە سیرکە ئەبینی بۆ نمونە لە مەجای کۆمپیوتەرە ئێمە ئاستەکەمان بەرزە خۆ ئەمە دڵخۆشکەرە بەڕاستی دڵخۆشکەرە بەڵام ئەگەر تۆ مقارنە بکەی ئەگەر تۆ تەرکیزت لەسەر ئەو ئاراسی توێژینەوە بێ کە من باسم کرد یعنی بۆ نمونە تۆ نەتەوەکەت یا وڵاتەکەت پێویستی بە چی ئاراستێک لە توێژینەوە هەیە ئەبوو وەزارەتی خوێندنی باڵا و ناوەندە ئەکادیمیەکانی هەرێمی کوردستان زۆرترین تەرکیزیان لەسەر ئەو بابەتانە بواە کە پەیوەندی بە گەشانەوەی ئابووری وڵاتەکەی تۆ هەیە ئەگەر تۆ سەیری بکەیت ئێمە ژمارەی زۆر کەمانێت تەبان من زۆر دڵگران بووم لەسەر ئەم داتایە کاتێ بینیم نیسبەی بڵاوکراوەکانی ئێمە لە مەجای زانستە کۆمەڵایەتەکان لە 102 توێژینەوەکان کەمتری دێتی لە 102 ینی تۆ لە 102 توێژینەوەکەت لە مەجای کۆمەڵایەتی بێت بەڵام تۆ کۆمەلگاکەت یەک دنیا قەیرانی تیا هەیە مانای وایە تۆ توێژەرەکانەوە وەڵامی ئەم پرسیاران ناداتەوە کە لە کۆمەڵگەی ینی بیرکردنەوەی توێژەر و ناوەندە ئەو ناوەندانی کە توێژینەوەکەن لە وڵاتەکەی توە بیرکردنەوەکەیان بە ئارەسێکی ترایە ینی بۆ واکەن لەبەر ئەوەی ئاراستە نەکراون تۆ ئەبێت تەرکیزی توێژینەوە لە وڵاتی ئێمە ئەبێت ئاراستەکەی لە پێناوی بوژانەوەی زۆر باش کۆمەڵایەتی ئابووری لە هەموو لایەنەکانی تر بێت کاکتۆر بەختیار داتاکامان باس کرد نەزەم دەنگکە هاتە لای بەڕێزت ئێستا ژمارەی توێژینەوە بڵاوکراوەکان کە لەلایەن توێژەرەکانی کوردستانەوە لە جۆرناڵ نۆدۆڵتەکانە ئیندێکس کراون تا ڕادەیەکی زۆر وەکو ژمارە جێگەی دڵخۆشیە بەڵام کاکتۆر سادات ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد ئێمە لە کوردستانە زۆرترین گرنگیدان و احتیماممان بە کشتتوکاڵ و بە گەشت و گوزارە بەڵام کەمترین توێژینەوەوان لە بوارەیە هەیە
ئەمە پێمانڵێ کە ئایا بەڕاستی توێژینەوە وەڵامی پرسەکانی کۆمەڵگا پرسی گەشە سندنیا بووری داوەتەوە یا نەخێر؟ بێگومانە بێ پەیوەندیکی ڕاستەوخۆ و نزیک هەبێ لە نێوان توێژینەوە بەردەنگی توێژینەوە لە نێوان توێژینەوە پیشەسازی توێژینەوە و چینە توێژەکانی کۆمەڵگا توێژینەوە دامەزراوەکانەوە هیچ گومانێکی تانە بەڵام ئەبێ هەمومانە پێناسە بکرێن ڕیزبەندی بکرێن وەکو خانەدا بدرێن ئێستا بۆ نمونە باسی گۆڤارە فێکەکانتان کرد ئەبێ ئێمە خاوەن لیست بین ئەبێ وەزارەتی خوێندنی باڵا بەردەوام لیستەکەی تازە بکاتەوە ئەبێ سەرەتا لیستێک پێشکەش بە کەم گۆڤارانە فەیک و ساختن ئەم گۆڤارانە دان پێدانراون گۆڤارە دان پێدانراوەکان ئەبێ بەپێ کۆمەڵی پێوە خانەبەندی و پلەبەندی و ڕیزبەندی بکرێن و ئەبێ بڵین بەردەوام ئەم لیستە تازە و ئاپدەیت بکرێتەوە کەش ئەڵین لەبەرچی ئەو توێژینەوانەی ئێمە کەمتر ئەچنە و بڵین ئەو وارانەوە کە ئەبێ بڕۆن خب دیارە هۆکاری زۆرە بەڵام لەوانەیەکی لە هەرە گرنگترینەکانی لە یەک گوشار کوتی بکەینەوە مێتۆدۆلۆژی یان مێتۆداڵەجی یان ڕێڕۆناسیە ڕێبازناسی لێ کۆڵینەوە بۆ نمونە ئێستا ئەگەر بەشێکی زۆری ئەو توێژینەوانەی کە بە کوردی و بە فارسی و بە عەرەبی ئەنووسێت و تەنانەت لە گۆڤارەکانیش بڵاوکەینەوە ئەو توێژینەوانە ئەگەر ئێمە بیکەیان بیاکەین بە ئینگلیزی بە هیچ شێوە لە شێوەیەک لە بڵین گۆڤارێکی ئینگلیزیدا پێدەران بڵاو ناکرێنەوە کەواتە بەسی توێژینەوە زۆر گرنگە ئەم باسشمان کە ئێستا کرد من حەزەکەم بدەم بەشێ لە گفتوگۆمانە ئاوڕێکش بدینەوە دە باس جێگە و پێگە و دۆری زمانی کوردی لە بناوەندەیە ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستانە کە وتمان بەو پەڕی خۆشحاڵیەوە بۆ نمونە گۆڤارەکەی زانکۆی کۆیە لە وێب ئۆف ساینس لە کلاریڤێت دوانە کراوە گۆڤارەکەی زانکۆی گەرمیان لە کەلار ئەویش لە سکۆپس دوانە کراوە ئەمانە زۆر جێگە خۆشحاڵین بەڵام ئەوەش بڵین هاوکاتکە هیچ کام دەو گۆڤارانە تەنانی یەکە وشەشیان بە کوردی نییە ینی ئەگەر جناب لەبیری من چەندین ساڵەوە بە شتێکم بڵاو کردەوە کە بەو مانایە کە جێگە و پێگەی توێژینەوە بە زمانی کوردی سەرتاوە بڵین کە ئەڵین توێژینەوە لێرە بەمەسمان زیاتر وتاری توێژینەوە چونکە دیارە تەقان کتێبی توێژینەوەیە تۆ سمیناری کەشەژەکەی بێ توێژینەوەی بۆ بکەی کۆنفرانس توێژینەوەیە بەڵام ئیمڕۆژە لە دنیا ئەمەشێکی تر لەو گۆڕانکاریانەیە ئیمڕۆژە کە ئەڵین توێژینەوە زیاتر مەبەستمان وتاری توێژینەوەیە و بەپێ خاڵەکانی هەژمارکراوە بۆ ئەو توێژێرە لەلایەن زانکۆوە خاڵی هەژمارکراوە بۆ توێژینەوەیەکی 6 لاپەڕەی چەندین قات و چەندین بەرامبەر خاڵی هەژمارکراوە بۆ کتێبێکی 500 لاپەڕەی ئێستا بۆ من بۆ خۆم توێژنەوە بڵاو کردوەوە توێژنەوەکەی من 6000 وشە بووە بڵین 7 خاڵیان پێداوم کەچی کتێبم بڵاو کردو کتێبەکە 800 لاپەڕە بووە یەک خاڵیان پێداوە ئەبێ توێژەرانی ئێمە ئەبێ زانکۆکانی ئێمە یعنی ئەبێ ئەو گۆڕانکاریانە جیهانیانە کە ئەکرێت لەم ڕووەوە بڵین ئەبێ ئاگامان لێ بێت بەدەستبێت توێژینەوەکانەوە وەک عەرزم کردی پێویستەکە ئەمانە هەمویان کۆ بکرێنەوە ڕیزبەندیان بۆ بکرێت بەپێ چارەکە کوارتایل بەپێ سایتیشن بەپێ بڵین ئەو MIF بەپێ MIF بە چه شێوەیە ئێمە بێن ڕیزبەندیان بۆ بکرین و ئەبێ پێناسەکان یعنی ئەبێ بڵین ئەو پردەی نێوان توێژینەوە و پیشەسازی توێژینەوە و ڕاگەیاندن توێژینەوە و کۆمەڵگا توێژینەوە و سیاست توێژینەوە ئابووری توێژینەوە و وەرزش یعنی ئەبێ هەموو ئەمانە وەکو ئەوەی کە پێڵێن پێڕۆی ناوخۆ یعنی ئەبێ ئەم شتانە بکرێت بەردەوام کۆبوونێ بکرێەوە بە کورتی و بە گشتی لەبەرەوە بڵین بگەین بابەت و تەوەڕەکانی تێشە ئەوەش بڵین کە ئەگەرچی ئێمە دەڕووی توێژینەوە لە هەموو پارچەکانی کوردستانە خۆشبەختانە گەشەیەکی زۆرمان بە خۆمانەوە بینیوە بەڵام هاوکات ئەوەش بڵین کە تا ئەم لەحزەیە بەندە و جنابتان پێکەوە قسەکەین بۆ معلوماتی بەڕێستان و معلومات و هەموو بینەرانیەوە تەنانەت یەک توێژینەوە بە زمانی کوردی بە هەموو زاراوەکانەوە بە هەموو ئەلفبێتانەوە تەنانەت یەک توێژینەوە بە زمانی کوردی لە سکۆپۆس نییە یەک توێژینەوە بە زمانی کوردی لە کلاریڤێت نییە کەچی ئەگەر بێ باسی ئامادەبوونی زمانی عەرەبی بکەین باسی ئامادەبوونی زمانی فارسی و تورکی بکەین لە سکۆپۆسە ئەبینین کە ژمارەکان زۆر زۆرن بۆ نمونە لە زمانی فارسیە ساڵی 2010 45 توێژینەوە هەبوو بە زمانی فارسی لە سکۆپۆس ئێستا بۆ 5000 ئێستا بۆ نۆباتی و وڵاتە عەرەبیەکان بکەین دەوڵەتی مسر پێرار بڕیارێکی دەکرد گرێبەستی وەزارەتی بڵین تعلیم عالی و سەقافە هەردوو وەزارەت لەگەڵ کلاریڤێت گرێبەستێکیان ئیمزا کرد
ئێستا بەپێ ئەو واژۆیە ئەو گرێبەستە نێوان حکوومەتی مسر و کلارڤێت کە دیارە کلارڤێتی تر سەرپەرشتی WSەکە ئێستا لە WS بەشێکراوەتەوە بۆ گۆڤارە ئەکادمیەکان بە زمانی عارەبی لە پارزەمینیان کیشوری ئاسیا تەنها بڵین 3 وڵات ئامادەبوونیان هەیە کۆریای باشوورە ژیابان ژاپۆنە لەگەڵ سینە تۆ لەو هەموو وڵاتانەیە کە لەم پارچە زمین لەو کشوەرە تەنها 3 وڵات ئامادەبوونیانە بەبەستم چیە بەبەستمەیە کە ئەگەر چی باسەکانی ئێمە زانستی و باسی ئەکادمی پابلیشینگ و باسی ئەو شتانێکە کردوان بەڵام هاوکات ئەوەش بڵین کە ئەگەر بینە سەر زمانی کوردی ئەبینین کە ئامارەکان زۆر ڕاچەڵەکێنەرن و ئێمە ئەبێ هەنگاو بنین هەڵ بنین لەم ڕێگەیەوە ئەگەر گۆڤارێکی ئەکادمی لە هەر بوارێکە کە دەرەچێت بە زمانی کوردی بێ واگە ئەو گۆڤارە لەلایەن ئیندێکسی کینێدەوڵەتی و دانی پیا بدرێت ئەمە لە پڕێکە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی یەکجار زۆری جێگە و پێگەی زمانی کوردی و دوای ئەوەش ناسنامە و بڵینکیانی کوردی لە ناوەندە نێودەوڵەتیەکان بەڵام هەروە عەرزکردن تا ئەم ساتە ئێمە پێکەوە قساکەین تەنانەت یەک توێژنەوەشمان ئێمە بە زمانی کوردی نیە بە هەموو زاراوەکانەوە نە لە WS نە لە سکاپسا نە لە ناوەندەکانی لە دواش هەمانە لە دواش DOAJ لە دواش خۆشبەختانە لە هەرمی کوردستان 6 گۆڤار لە ڕۆژهەڵات 1 گۆڤار بڵین بە خۆشحاڵیش ئەو گۆڤارە ئێمە لە ڕۆژهەڵات یەکەم گۆڤار و بە زمانی کوردی لەلایەن دواژەوە دانی بدرێت خۆشبەختانە لە دواش هەمانە جوانێکیان کۆیانکەینەوە پێمای ئێستا 12 گۆڤارمان هەیە بە کوردی ئەوانەی باکووریش چونکە لە باکووریش بۆ معلوماتی بەڕێزدان 5 گۆڤاری ئەکادمی بە کوردی لە مێردین و لە دیجلە و لە وان و لە موش و ئەوانە دەرەچن بەگشتی من 12 گۆڤارمان هەیە بە زمانی کوردین و ئیندێکسی دواژیان هەیە بەڵام بەداخۆ لە ئەسکاپس و کلاریبێت نەک وەک گۆڤار نەک وەک توێژینەوە 0.5 دێمۆلات کاکتۆر سادات ئەو باسی باسم کرد جارێکی تر ئاڵنگاریەکان کێشەکان چین کە جۆرناڵەکانی ئێمە ناتوانن بچنە ئەو نوانە سازیانەی ئەو ئیندێکسە گەورانەوە کە تا ئێستا جەناب باست کواڵەتی توێژنەوەکانت کرد باسی ئاڕاستی توێژنەوەکانت کرد بە تەنیشتی ئەمەوە ئەم هەموو ژمارە جۆرناڵەمان کە هەیە ئەم هەموو ژمارە گۆڤارەمان کە هەیە هێشتاش نەگەشتوین تا ماستە لە ڕاستی ئێمە کاتێککە باسی گۆڤارێکی ناوخۆی ئەەکەین ئەبێت تەمان خۆت ئەزانی هەموو گۆڤارێک کە تۆ باسی ئەەکەیت کۆمەڵێک پێوەری زانستی هەیە کە ناوی ئەنێت گۆڤارە لەژێر ئەو پێوەران تۆ ئەتوانی بەم نووسراوە بڵێ ئەمە گۆڤارێکی زانستیە یا گۆڤارێکی زانستی نیە بنەما سەرێکیەکەی وەکو باسم کرد وکە کاتوریش دووبارە تکایی لەسەر کردەوە جەختی لەسەر کردەوە یەکەمیان ئەوەیە کە کواڵەتی لەسەر بابەتی میثۆدۆلۆجی لەسەر ڕێگەی ئەو شێوازی ڕێبازی توێژینەوەکە چۆن ئەنجام درراوە دووهەمیان کە زۆر گرنگە بریتە لە ئەو کەسانی کە ڕڤیوەرن ینی هەڵسەنگێنەری ئەو توێژینەوەن لە ناو گۆڤارەکە ینی بێزگەلەوەی کە کاکتۆر باسیەوەی کە بەڕاستی ناوەکەشی جێگەی ینی سەرنجە ینی تۆ ئەبێت گۆڤارت هەبێ لە ژێر بەپی وەکو باسم کرد پێی سکۆپەکەی بێ بۆ بڵێ ئەمە لەو مەجالە بڵاوکاتەوە لەو مەجاڵێتی بڵاوکاتەوە ئێمە وەکو باسم کرد کواڵەتیەکەی و دوای ئەو کەسانی کە هەڵسەنگێنن لە گۆڤارەکە ئەوانە چیە ئایا ئەو هەڵسەنگێنەرانە ئەکەونە ژێر کاریگەری ئەو کەسانی کەوا پەیپەرەکانیان یا توێژینەوەکان ئەنێرن بۆ گۆڤارەکان بۆی بڵاو بێتەوە بەداخەوە زۆرێک لە گۆڤارەکانی ئێمە لە ژێر ئەو کاریگەریە بۆ نمونە لەبری ئەوەی بەپی پێوەرە زانستیەکان هەڵسەنگاندن بۆ توێژینەوەکە ئەنجام بدرێت ئەبێت چاوپۆشی لە هەندێک کەموکوڕی توێژینەوەکە بکرێت بۆ ئەوەی بڵاو بکرێتەوە کاکتۆر سادێکی لە کێشەکان ڕخنەکان باشە یەکی لە ڕخنەکان کە لە توێژەری کوردەگیری لە دەرەوە ئەمە وێنەی دەرەوەیە بۆ ناو کوردستان ئەوەیە کە گروپی توێژینەوەکان دروستکراون گروپی جیاواز هەن کۆمەڵی توێژەکە کوردەکان جۆین ئەم گروپانە ئەبن ئەچن ناو گروپانەوە بەڵام پەیوەندی بابەتەکە بە کۆمەڵگەی کوردیەوە زۆر کەمە ئەمە تقریبا تا ڕادیۆ و ڕخنەیەک زۆر جار ناوەندە جیهانەکان لە کۆمەڵگەی توێژینەوەی کوردستان یەکرن خۆکارەکە چیە ینی ئەمە پەلهاویشتنە پەنابردنە بە دوای ژمارەوە بوونە فشارە لەسەر ئەم توێژەرانە هەیە لە ڕاستی هەموو ئەوانەی کە بەڕێزت ئاماژەی پێکردن ئەکرێ بڵین ڕاستە بەڵام وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد هەموو توێژەرێک تەمان ئێمە توێژینەوەی زانستی هەنێک لە توێژینەوەکان ئاراستەکراون ئاراستە چییە بۆ منە تۆ ناوەندێکی ئەکادیمیت هەیە
دەستگایەک یا موسسەسەیەک داوای لێکا کە توێژینەوەی لە مەجالێک بۆ بکە ئەبێت لەو مەجالە توێژینەوەکەی بۆ بکە بەڵام ئێمە هەندێک لە توێژینەوەمان هەیە کە ئەچێتە ناو ئیتاری ناو بۆنە خزمەتی یان چوارچێوەی ڕەوتی زانست لە جیهانە ینی ئەو توێژینەوانی کە ئەچنە ناو چوارچێوەی ڕەوتی توێژینەوە لە جیهانە گرنگ نییە کە تایبەت بێ بە کوردستانەوە یعنی ئەکرێ بۆ منە ئێمە ئەگەر هاتو بە لە مەجای پزیشکا باسی بکەم ئەگەر تۆ لەسەر جۆرێک لە ژێرپەنجە ئیش بکەیت یا قسە بکەیت لە ناو خانە قسە بکەیت یعنی تۆ ئەم بابەتە بابەتێکی زانستی پەیوەندی بە هەموو تاکێکی جیهانەوە هەیە لەبەرەوە ئاسایی ئەگەر هاتوو توێژەرێکی کورد لە کوردستانەوە بەشدار بێک لە توێژینەوەیە کە ئاراستەکەی بۆ خزمەتی کۆمەڵگەی مرۆڤایەتیە بەڵام ئەگەر تۆ بابەتێک پەیوەندی بە ڕووداوێکی تایبەت هەبێ بە نەتەوەیەکی تایبەتەوە ئەگەر هاتوو توێژەرێکی وڵاتەکەی تۆ بووە بەشێک لەو توێژینەوە ئەبێ پرسیار بکەیت چونکە بۆ لەبەر ئەوەی ئەو توێژینەوە کە ئاراستە کراوە ئاراستەی توێژینەوەکە بۆ خزمەتکردنی یەکەم ئەو چەتێک کە باسم کە چەتە جیهانیەکە نییە دووهەمیشیان ناچێتە ناو چوارچێوەی خزمەتکردنی نیشتیمانەکەی تۆوە لەبەرەوە ئەگەر ئەنی ئێمە نابێت ڕخنەکەمان تەنها ئەوە بێت بۆن منە بڵین بۆچی توێژەرەکانی کورد بەشدارن لەگەڵ توێژەرانی جیهانە ئەمە پرسیارێکی هەڵەیە ئەگەر بەو ناوەپرس بیر بکەیتەوە ئەبێ ئێمە بڵین سوپاسگوزار بین بۆ ئەوەی کە توێژەرانی کورد ئەشتە ناو توێژینەوەکانی جیهانەوە بە شەرتێک توێژینەوەکە خزمەتی مەجالە زانستیەکە لە هەموو جیهان بکە یان خزمەتی کۆمەڵگەکەی خۆت بکە ئەگەر هاتوو بەم ئاراستە بوو هیچ کێشێکی تیانێ بەڵام وەکو بەڕێزت باست کرد ئەگەر هاتوو تەنها کۆکردنەوەی ژمارە و بەرزکردنەوەی سایتیشن و کەمکردنەوەی فشارەکان بێ لەسەر خۆی بەڕاستی من هیچ ژمارەیەکمان هەیە لە کوردستانە بە دیاریکراوی بڵێ بۆن مونە توێژەر بۆی نییە لەوە زیاتر تێپەڕێ لە ساڵێکە هیچ شتێکی وامان هەیە لە ڕاستی من ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ لە جیهانی شاشتی وامان نیمانە بۆن منە پێی بڵێ توێژەرێک ببەستێتەوە بڵێ تۆ نابێ ژمارەی توێژینەوەکانت بەوە بێتە بەڵام پێوەرمان هەیە تۆ ئەگاداری ئێمە لەو ناوەندە ئەکادیمی لە زانکۆی جیهان کە ئێمە ئیشمان کردووە ئێمە ڕێرەکماندا بوو لەسەر ئەوەی کە ئەبێت هەموو توێژەرێک کە توێژینەوە ئەنجامەکات ئەبێت توێژینەوەکە بچێتە چوارچێوەی اختصاص یا بۆنە پسپۆڕەکەی ئەو توێژەرەوە بەو شەرتە ئێمە پەلاشی ژمان سەرفەکە بۆ لەبەر ئەوە من و بەڕێزت و خەڵکی ئەکادیمی لەم لە جیهانە لە دنیاتی ئەگالەوەی ئەگەر توێژەرێک لە ڕووی زانستیەوە ئامادە نەبێت بۆ توێژینەوەیەک نابێ ببێ بەشە لە توێژینەوەکە چونکە بارگرانی دروست زۆر باشە کاک دکتۆر بەختیار ڕەنگە دەرفەتمان زۆر نەما بێت بەڵام حەزەکەم جارێکتر بگەڕێم و لای بەڕێزت جۆرناڵەکانی ئێمە گۆڤارەکانی ئێمە گۆڤارەکانی کوردستان بە شێوازی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان ئەو کێشانەیان چین کە نەیانتوانیوە ببنە بچنە ناو نوانە سازیە نەدۆڵتەکانەوە بچنە ناو ئیندێکسی نەودۆڵتەکان ئەگەر هەر بە کورتی ئەوە ئاماژەی بەمە بکەی سوپاس دەکەم زۆر سپاس دکتۆر مۆمنی خۆشەویست دیارە باسی کێشەکانمان کرد بەڵام ئەتوانین باسی کۆمەڵی کێشێتر بکەین یەک لەو کەم و کۆڕیانە یان یەک لەو بربەستانە کە بۆتە هۆی ئەوەی کە گۆڤارە ئەکادمیەکانی پارچە جیاجەکانی کوردستان بڵێ نەتوانن بچنە ناو ڕەوتی جیهانی زانستیەوە و هەر بەم بۆنەشەوە لەلایەن ناوەندەکانی نوانە سازیەوە دانیان پیان نەدراوە بریتە لە بڵین کۆمەڵێک کاری تەکنیکی و بۆ نمە ماڵپەڕەکە ئێستا بۆ نمونە ماڵپەڕی گۆڤاری ئەکادمی پێویستە کۆمەڵێ بەشی هەبێ کەگە ئەو بەشانەی تیانەبێ ناوەندەکە دانی پیانە ئەم بەشانە زۆرن بۆ نمە دینسە بەشی پاڵسیەکان واتە بەشی سیاسەتەکانی گۆڤارەکە ئێمە بەگشتی لە ئەکادمی پابلیشینگە لە گۆڤارناسیە کۆمەڵی سیاستمان هەیە وەک سیاسەتی ئەخلاقی توێژینەوە سیاسەتی ئێمە بۆ کەسێ دزی کرد لە گۆڤارێکە پلێجریزمی کرد یان سیاسەتی کۆپیڕایتی ئێمە سیاسەتی کۆپیڕایتمان بە چه شێوەیەکە کەواتە کۆمەڵی سیاستمان هەیە یان سیاسەتی پیر ریڤیو ئەمانە کۆمەڵی سیاستە نەبێ گۆڤارەکە هەیە ئەبێ لەسەر ماڵپەڕی گۆڤارەکە بۆ هەر کام لەم سیاسەتانە بەشێک دابن واتە ماڵپەڕەکە بەشی کەیە بەناو سیاسەتەکان کە لەسەری کلیکەکەی نووسراوە سیاسەتی ئەخلاق سیاسەتی دزیکردن سیاسەتی بڵێن کۆپیکردن سیاسەتی ئێمە بۆ نووسەران سیاسەتی مەبەستم چییە مەبەستم ئەوەیە کە ئەبێ ئەو ماڵپەڕە هەڵگرنی کۆمەڵی تایبەتمەندی هەبێ ئەگەر ئەو تایبەتمەندیانەی نەبێت
ئەو ناوەندە نێودەوڵەتیەدان بە ئەو گۆڤارەیانات بۆ نمونە بڵێن کۆمەڵی دامەزراوەمان هەیە لە سەر ئاستی دنیا زیاتر لە ئەوروپا و لە ئەمریکای باکووریا ئەبێ ئەم گۆڤارە ببێ بە ئەندام دۆدامەز بۆ نمونە لێسەر لە بلجیکا لە بریتانیا لە سویسرا بۆ نمونە لە ئەمریکا لە کەنەدا کۆمەڵی دامەزراوەمان هەیە ئەبێ ئەم گۆڤارە هەوڵدا لەو دامەزران ببێ بە ئەندام کە بوو بە ئەندام ناوەندە جیهانیەکان داوای لێکەن داوای ئەو لینکەی لێکەن زۆر بۆ نمونە ئێستا بۆ نمونە هەموو زانیاریەکان ئێستا لاپەڕە یەکەمی توێژینەوەکان لاپەڕە یەکەمی ئەبێ هەموو توێژینەوەی کە دەرەچی ڕۆژە دنیای دیجیتاڵە هەموو شتێ بۆتە کۆد ئێستا بۆ نمونە ڕقمی موبایلەکەت ئیمەیلەکەت چوزانم هەموو شتێک تەنانە ژمارەی ناسنامە هەموو شتێ بۆتە کۆد لەمە بەدەم نیە توێژینەوەش کۆدی هەیە بۆ نمونە کۆدی DOI کۆدێکی نێودەوڵەتیە بۆ توێژینەوەیە دەستەکان خۆش بێت زۆر سپاس زۆر سپاس خۆشحاڵ بووم لە خزمەتی بەڕێزتانە ئینشەڵا بەشکو دەرفەت هەبێت لە بەرنامەکانی ئایندا جاتی گفتگۆ سەرماکەین کاکتور سادات زۆر سپاس جارێکی تر زۆر بەخێر بێن بێنرانی بەڕێز زۆر سپاس بۆ بەڕێستان کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوایەوەی کە بتوانین وێنە گشتیەکەی توێژینەوەی کوردستانی لە دنیای دەرەوە بگوازینەوە و گفتگۆکەمان تا ڕادێکی زۆر توانی بێتی ئاماژە باڵنگاری و کێشەکانی بەردەم بکات زۆر سپاس جارێکی تر بە هیوای دیدار کاتێک خۆش